بێگومان ئەمە بەشێکی ڕاستیتەیە کە نایەنێت جوابی بدەنەوە، چونکە ئەگەر جواب ئەگەر ئەوان قرار بێ کۆمەلگایەکی دروست ڕێک بخەن، ئەگەر قرار بێ بۆ نمونە تەندروستی و پەروەردەیەکی دروست ڕێک بخەن، ئەگەر قرار بێ مەسەلەن ژیان و کاری چینی کرێکار و جماوەری کارکردوی کۆمەلگا بەپێی قانونی کارێکی ئینسانی پێشڕەوی ئەو سەردەمە ڕێک بخەنەوە، ئەو کاتە ناچارن ئەو دەور و دووکانی فەساد و گەندەڵی و تاڵان و ڕۆیەی کە ئەمڕۆ لە کوردستانە بڕیان خستووە بیگرنەوە و ئەم بۆ جۆ ئیمکاناتە کە ئێستا دەستیان بەسەرداگرتووە، ئەو سەرمایە نجومیەک ئەمڕۆ دەستیان بەسەرداگرتووە کەمیکەنەوە، دەستی لێ بەردەن و بڕۆن ئەو کارانی تر بکەن. ئەمە لەگەڵ فەلسفەی بوونی ئەو دەسەڵاتە بۆمانەیە نایەتەوە. بورژوازی ناتوانێت بەبێ کەمکردنەوە لە سوودی خۆی، لە قازانجی خۆی، لە قازانجی سەرمایەی خۆی ئەو کارانە بکات.